کەسێکی کورد هیوادارم بەشێک لە ئافرەتانکەوە بە هەڵا لە جلوبەرجیان زیێدەڕۆیی دەکەن و بە هەڵە لە ئازادی جلوبەرگ لە بەرکردن گەیشتون هیوادارم ئەم دیاردەیە نەهێڵن و بە پێش شوێنەکان جلوبەرجی خۆیان هەڵبژێرن. أني مع حرية المرأة، صح أنه أكو قيود ممكن أنه تكون، لكن أي حرية المرأة باختيار ملابسها. كان مثل عراقي قديم عندنا يقول كل ما يعجبك كل بس ما يعجب الناس. أنا ضد هذا المثل بالمرة. صح أنه شوية المجتمع أنه من تطلع المرأة دائما تتعرض إلى مضايقات، يعني تخلي ممكن احتمال أو حدود لهذا الشيء إنه الأماكن المعينة اللي تطلع بها ممكن تقدر تكون فري حسب المناطق حسب المكان حسب الزمان. لكن أني مع ملابس المرأة، مع حرية المرأة، مع اختيارها للملابس. سەبارەت بە پۆشینی جلوبەرگ بۆ ئافرەتان بێگومان من ئەوەی خۆم حەزم لێ بیپۆشم ئەوە پۆشم وەکو پیاوێک وەکو نێرینەیەک. بەڵام بۆ مێینەش بێگومان منیش پێم باشە خوشکەکەی خۆم حەزی لە چی بوو یا دایکم حەزی لە چی بوو ئەوە لەبەرکە. بەڵام پۆشینی جلوبەرگ پێم وایە نەک کۆمەڵگای کوردی لە دەرۆش لە شوێنێکەوە بۆ شوێنێکە گۆڕن، واتە ناکرێت کەسێک بۆ نمونە بە جلێکی فەرمیوە بچێک بۆ ئاهەنگێک بۆ نمونە شوێنەکان بەپی شوێنەکان کوالیتی و جۆری جلەکان ئەگۆڕێ. بۆیە پێم وایە ئینسانەکان ئازادن لەوەی چییە گۆڕن چ ڕەنگێ لەبەرەکان لە حەزیان لە چییە.